گروپی کۆمپانیاکانی قەیوان لە شاری سلێمانیەوە عەزیەتان خوارد ئەمڕۆ هاتن بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین بە مەبەستی دابەشکردنی ئەرزاق و هەروەها یارمەتی مادیش بەسەر نزیکەی 150 خێزانی بێباوک لە سنووری ئیدارەی ڕاپەڕین بە هەردوو قەزای ڕانیە و قەڵاتزێ و ناحیەکانی. ئێمە لێرەوە زۆر سپاسی ئەم دەستپێشخەری گروپی کۆمپانیاکانی قەیوان دەکەین. نمونیان زیاد بێت، بەڕاستی هەنگاوێک بوو لە جێگەی خۆیدا بوو و لە هەلومەرجێکدا بوو کەوا دۆخی خەڵک تەنانەت بەو شێوە بوو کەوا جەژنیشی پێنە دەکرا. دووبارە ئێمە دەستخۆشییان لێ دەکەین، دوعای خێریان بۆ دەکەین، ئومێدەوارین کە سەدان و هەزاران کۆمپانیا لە کوردستان هەیە ئەوانیش دەستپێشخەری بکەن، لەوانەیە کردبێتیان ئێمە کەمتر ئاگادار بین، بەڵام هیوادارین هەمویان هەر یەکە و لای خۆیەوە دەستپێشخەریە بکە. بەڕاستی دەتوانن تۆزی ئەم بارودۆخەی کە دۆخی ژیانی خەڵکی سەخت کردووە بەهۆی دابەزینی نرخینەوت، بەهۆی کۆڕۆناوە، بەهۆی بێئیشی و بێکاری و دواکەوتنی موچەوە، ئەم لالێکردنەوەیە بەڕاستی لە ئان و ساتێکی زۆر باشدایە. هیوادارین کەوا نمونیان زیاد بێ، دووبارە دەستخۆشی لە گروپی کۆمپانیاکانی قەیوان دەکەین و هیوادارین نمونیان زیاد بێ و سەرکەوتوو بن.